هاتووم بۆ ئێرە لەگەڵتان ئەبم بە پشتیوانی ئێوە یەکێتی بکەینەوە یەکێتەکەی جاران. هاتووم بۆ ئێرە کە پلان دانین چۆن یەکێتێکە بکەینەوە یەکێتەکەی ئێوە و یەکێتەکەی مام. من نهاتووم بۆ ئێرە کە دژی هیچ کەسێک و هیچ هەواڵێک لێرە ئیش بکەم. هاتووم هاوکارتان بم، هاتووم لەگەڵتان نابم، هاتووم بە یەک دەست و بە یەک ڕەنگ و بە سەوزەیەکی زۆر تۆکەوە یەکێتەکەمان بەرزکەینەوە. دڵنیام لەوەی کە هەر هەمومان خۆشەویستی یەکێتی کۆی کردبینێتەوە. بۆیە ئەبێ هەوڵی سەرخستنی ئەو یەکێتێ بین کە هەمومانی کۆ کردوێتەوە لە ژێر چەترێکە. هیوادارم کە شەهیدانمان ناومێد نەکەین، هیوادارم کە مامی گەورەمان ناومێد نەکەین، هیوادارم کە تاک بە تاکی کادر و کە سوکاری سەربەرزی شەهیدانمان ناومێد نەکەین. شکستی من شکستی ئێوە بێ، شکستی ئێوەش شکستی یەکێتە بێ. بۆیە هیوادارم دووبارە هیوادارم و داواتان لێ یەکەم کە بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ و بە یەک دەست هەر هەمومان یەکێتی نیشتیمانی کوردستان بەرزکەینەوە و هەوڵی سەرخستنی هاوپەیمانێتێکەمان بین.